لێرەوە بەڵێن دەدەم کە تەلەڤیزیۆنێکی تایبەتی بۆ یانەی هەولێر دابمەزرێنین و ئێستا یانەی هەولێر لە هەموو شتێکی خۆشەویستتر و گرنگترە لای من حتا لە کاندیدبوونەکەشم گرنگترە بەڕاستی یانەی هەولێر چی بۆ بکەیتەمە و چۆن توانیمان یانەی هەولێر بگەینین ئەو ئاستەکە ئێستا لە لووتکەدایە ئەمڕۆژ هەر لێرەوە بەڵێن دەدەم کە تەلەڤیزیۆنێکی تایبەتی بۆ یانەی هەولێر دابمەزرێنین و خزمەتی یانەکە بکە تا ئێستا هیچ یانەیەک لە عێراق تەلەڤیزیۆنی نییە بەڵام من ئەو بەڵێنە دەدەم بۆ هاندەران و بۆ هاوڵاتیان و بۆ بینەران و بۆ وەرزشوانانی شاری هەولێری خۆشەویست کە تەلەڤیزیۆنی تایبەتی خۆیان هەبێ بە یانەی هەولێر بۆ یانەی هەولێر چی بۆ بکرێکەمە وەکو پێشترێش گوتم تا پێم بکرێ خزمەتی یانەی هەولێر دەکەم. کاک سەفین ئیش و کارەکانی ئەو تەلەڤیزیۆنەکە بەڕێستان باسی دەکەی چی دەبێت وە کەی بە فەرمی ڕای دەگەێنن؟ ئەمە هەر لە ڕۆژان لێرەوە ڕای دەگەێنم تەواو لێستەڵام گەیاند خەریک دەبین و دەست بە ئیجراعات دەکەین و کە موافقاتی ڕسمی هات ئەمە دەست بەکار دەبین بۆ تەلەڤیزیۆنەکە و زۆربەی کار و چاڵەچەکانی لەسەر یانەی هەولێر دەبێت.